ئەم گۆرانێش نوێ لە هۆندراوەی کاکتەهای حاج محمود بەدەست و پەنجەی زیرەکەمان ئوستازی گەورە ئاغاش لێیە پێشکەشە بە کاک ڕەزدەر جاری جاران بۆ ساڵی نوێ بە تاسە بوو هەست و هەناو جاری جاران بۆ ساڵی نوێ بە تاسە بوو هەست و هەناو بۆ پێشوازی هاتنی تۆ بۆ پێشوازی هاتنی تۆ هەموو گیانم دەبوو بە چاو هەموو گیانم دەبوو بە چاو سەنتەری هۆشمەند کە دەهاتی بە نازاوە پێدەوتم هانێشێتە کە دەهاتی بە نازاوە پێدەوتم هانێشێتە دیاری ساڵم بۆ هێناوی دیاری ساڵم بۆ هێناوی من وەک تۆ نیم ئاگام لێتە من وەک تۆ نیم ئاگام لێتە ئەی خۆ ئێستا ساڵ هەر ساڵە نەخۆ دیاری نەدیاری ساڵ ئەی خۆ ئێستا ساڵ هەر ساڵە نەخۆ دیاری نەدیاری ساڵ تۆ سەرقاڵی ساڵی نوێی تو من چاوەڕێ یادێکی تاڵ خۆ سەرقاڵی ساڵی نوێی تو من چاوەڕێ یادێکی تاڵ من چاوەڕێ یادێکی تاڵ جاری جاران بۆ ساڵی نوێ بە تاسە بوو هەست و هەناو جاری جاران بۆ ساڵی نوێ بە تاسە بوو هەست و هەناو بۆ پێشوازی هاتنی تۆ بۆ پێشوازی هاتنی تۆ هەموو گیانم دەبوو بە چاو هەموو گیانم دەبوو بە چاو سەنتەری هۆشمەند کوردستان کۆیە سەنتەری هۆشمەند کوردستان